لە چوارچێوەی گرنگیدانی زیاتر بە پرسە نەتەوەیەکان لەم قۆناغەی کە لە ناوچەکەدا هاتۆتە ئاراوە. مەکتەبی ڕاهێنان و پێگەیاندنی کادیرانی کۆمەڵی دادگەری بە هاوبەشی لەگەڵ بەشی ڕاگەیاندن و ڕۆشنبیری مەکتەبی سەرۆکی کۆمەڵی دادگەری هەفتەی سۆزێک بۆ نەتەوە و نیشتیمان ڕادەگەیەنێت. هەڵمەتێکی هۆشیاریە بۆ ڕابوون و ڕاچڵەکینی هەست و سۆزی نەتەوەییمان. ئیسلامیەکان بەهۆی پەرۆشیان بۆ پرسی کورد هەرگیز ڕێگەیان بۆ نەداوە موزایەدەیان بەسەرەوە بکرێت. لەو چوارچێوەیەشدا خوێندنەوە بۆ کتێبی سۆزی نەتەوایەتی و بیری ناسیۆنالیزمی مامۆستا عەلی باپیر پێویستیەکی هەنووکەییە کە لە ساڵی 1984دا نووسیویەتی. قبوڵی ئەوە ناکەین کەس موزایەدە بەسەر ئیسلامیەکانەوە بەگشتی و کۆمەڵی دادگەری بە تایبەتیەوە بکات. ئەوە ئێمە بووین کە جۆش و خڕۆشی نەتەوایەتی لە دەمارەکانی ئەندامانمانە هەبووە و خزمەتیان بە گەل و نیشتیمان و نەتەوە کردووە. نمونەی بارزیشمان، نمونەی دیاریشمان جەنابی مامۆستا عەلی باپیر هەستی نەتەوایەتی و هەستی ئاینی پێکەوە گرێداوە لە کتێبی سۆزی نەتەوایەتی کە لە ساڵی هەشتاکان نووسیوێتی. بۆیە خوێندنەوە بۆ ئەم کتێبە لە واقعی ئەمڕۆیە ئێمە بە پێویستیەکی واقعەکەمان زانی. مێژووی ئیسلامیەکان و بە تایبەت کۆمەڵی دادگەری کوردستان بەو شۆڕش و خەباتەی دژی داگیرکەران و حزبی بەحسی پێشوو کردوویەتی بەڵگەی پەرۆشی کاروانی ئیسلامین بۆ دۆزی ڕەوای کورد لە ناوچەکەدا. کۆمەڵ بەرگری لە خەباتی گەلی کورد لە پارچەکانی دیکەش کردووە و بە مافی خۆی زانیوە. ئیسلامیەکانیش لە سەنگەری پێشەوەی بەرگریکردن بوون لە سۆزی نەتەوایەتی و جێدەستیان دیار بووە و ئەوەی لە کردار و گفتاریان ڕەنجی داوەتەوە لە ساڵانی پێشوش لەو کاتەی کە زوڵمی حکوومەتی بەعس و وڵاتەکانی پێشتریش سوپاس بۆخوا کەسایەتیە کوردیەکان و ئیسلامیەکان پارێزگاریان لە مافی کورد کردووە. بڕیار وایە لەم هەفتەیەدا کتێبی سۆزی نەتەوایەتی و بیری ناسیۆنالیزمی لە تەرازووی ئیسلامدا کە زیاتر لە 40 ساڵ لەمەوبەر لەلایەن مامۆستا عەلی باپیرەوە نووسراوە بکرێت بە سەنتەری کارەکان و دەیان سیمینار و خول و دوجاریش کۆڕبەندێکی لەبارەوە ئەنجام بدرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.